وەختتان وەخێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامت بن. درەنگانش شەواوە لە وەختێکی فرە درەنگە من بەنیازم کە مقدمەیەک ئەم شەو بەجێی بەرگوزاریکردنە دادگاکانە هەڵەبجە ئێرائە بدەم. لەمە بەبعد دادگاکانە هەڵەبجە ناویان ئەگۆڕێت بە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە. سەبەبەکەیشی ئەوەسە لە مێژوویەکی کورتخاوێنی تەمەنی منە و عمری منە و دوای ئەمەی کە ئێمە ئاخێزە کوردەوارە سەر بە خۆمان دانیاوە لێ کۆڵینەوە لە مەتنە کوردیە تا فەرازێک کە ئەگەینە دادگاکانە هەڵەبجە اتفاقاتێک لە خود خۆمە دروست ئەبێت و معلوماتێکی تازەتر نگاهێکی تازەتریش تێتە سوراغە خود خۆم. من ئەم شعرەی کە گەرەکمە بەحسی بکەم بارها لە دەورانە نەوجەوانیە و بەرچاوم کەوتبوو و هەزاران جار کەسانێک ئەمیانە نووسی گەسەوە. ئەحمەدە شاملوو لەسەر جلدە کتاوە مەدای حەبیسلەی خۆیان یەک دێر شعری نووسا بوو بە ناوی ئەوەی کە سەلاخی زار میگەریست بە قەناری کوچەکی دەلباختە بود. ئەم تەناقوزەی کە سەلاخێک کە حەیوان سەربەڕێک عاشق قەناریەکی بچووکەوێت. قەناری جۆرێ بولبولە کەناری پێژن لە کوردەواری داگیرکریاگە لەلایەن عێراقە. ئەمە چه تەناقوزێکە کە کەسێ شغڵی سەربڕینە مەوجوداتێک بێت کە بە نەزەری خۆی و پەستن و بۆ ژیانە خۆی ئەیان کوژێت وەکو ئەنوا و ئەقسامە حەیوانات و پەلەوەر، بەڵام لە پڕێکە ئەگریت بۆ خاتری ئەوەی کە توانی گەیسی عاشقە کەناریەکی بچووک بوێت. واتە سەلاخی زار میگەریست بە قەناری کوچەکی دەلباختە بود. بعدها کە تعقیب سیاست و تاریخ و مێژووی ملل و دەوڵەتەکانم کرد، بعدها کە گەرەکم بوو لە فەلسەفەی سیاسی تێبگەم، بعدها کە لە ماکیاڤێلەوە دەسم پێکرد تا تاریخ ئستعمار تا چۆنیتیە داگیرکاریە سەرزەمینە ئێمە، ئەلبەتە لەگەڵم تەناقوزەیشان ڕوبەڕوو بووم کە ئەوەی کە ئستعمارەکات و ئەوەی کە گەرەکیسی دەسەڵاتە قودرەتە سیاسی بگرێتە دەسۆ بیهێڵێت و ماندگاری کات، ئەمە بە خووی خۆی ئەزانێت وەکو سەلاخێک کە ژیان خۆی لەسەر ئەم سەلاخیە تەمینەکە. ئەگەر سەلاخی نەکات ژیانی ناڕوا بڕێوە. و ئەمما سەلاخ بۆ ئەگریت بۆ عشقە کەناریەکی بچووک. لەم تەناقوزە تۆ بەم نەتیجە ئەگەی کە سەلاخ ئەزانێ کە خوویە دڕندەیە ئەو مەجالی پێ نادا کە عاشق بێت و ئەمەی کە ئەگریت بۆ قەناری ناگریت، بۆ خودە مەحکومە بە بێ عشقیە خۆی ئەگریت، نەبۆ قەناری. ئەمەی کە سەلاخ ناتوانێ عاشق بێت و ئەمە خووی سەلاخ نییە کە عاشق بێت. بارها ئەمە بوو بە سوعالە بۆ من، ئەمانەی کە جنایەتکارە بالفترەن چی باعث ئەوێت کە نەگرین بە حاڵە ئەوەی کە ناتوانن عاشقیش بن، ناتوانن لەحزەیەک ئینسانیش بن، ناتوانن ئەخلاقیشیان بوێت، ناتوانن پرنسیب و ئوسولیشیان بوێت. ئێمە قێزەوە نین،
ئێمە بە ئەندازەی کەناریە زەریف نین، ئێمە ئەو زەریفیمانە نییە کە بتوانین حتا ئەوێ کە دڵی پێوە نییە و ئەزانێ ئەمە خووی ئەو نییە، بەڵام بێ ئەوەی کە خۆی کارێکی کرد بێت ئەم عشقە بڕواتە ناوە دڵی و بعد نگەران و ناڕەحەت بێ و بگری بەوەی کە ئەم ناتوانێ عاشق بوێت چون کاری کوشتنە. من هەرچی ئەمەمە تاقیب کرد شاید بە نقاتێ گەیم کە گەرەکمە مشە و بەحسی بکەم. لە توولە ئەم عمرە خۆمە و لە توولە ئەم جینوسایدانەی کە بەسەرە ئومەتە کوردی وە لەم سەرزەمینە هاتگە و لەگەڵ هەڵس و کەوتما لەگەڵ مەردەمە خۆمانە من پەیم بە مەطلەبێ بردگە، بە تایبەتی لە دادگاکانە هەڵەبجە من نوکتەیە سرنجمی ڕاکێشاگە. بۆ من ناوم نییە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە. قیامەتیان یعنی کەسانێک کە تا بە ئیمڕۆژیش قیامەتین. بزانن من یەک سری دیبەیتم هەست بەناوە دیبەیتەکانە شۆڕشە جەهەنەم و لە دیبەیتەکانە شۆڕشە جەهەنەمە ئێژم کوردەوار جەهەنەمترین جەهەنەمە دنیاست، بەڵام من بەم نەتیجە گەیگم کە مەردەمە هەڵەبجە ئەوانەی ئەنفال و بتەبع ئەمە تەمام مردمە سەرزەمینە کوردەوار بە شدەت و حدەتی کەمتر و زیاتر قیامەتیانن و ئەمە بە چ دەعبیر قیامەتیانن؟ ئەگەر ئێوە بیستە بێتان لەم دادگاکانە هەڵەبجە خەریکە ڕەوایەتهایەکی تر ئەکرێت لە جینۆسایتە هەڵەبجە لەحزەیە فاجعە و ساتەکانم مەرگ و شکنجە. و بیرم چێت ڕۆژێک قاسمە وەیسی خاترێکی تعریف کردو وتی کە خۆشکێکی بچووکم بوو ڕووینە دەرۆ و ئەم خۆشکە بچووکەم دەسی لە ناوت دەسم منابوو، سەگێ پەلامارمانیدا. ئەم خۆشکەم چنان ترسیا بوو ئەم دوو قامکی دەسی منە بەوەها زۆرێ فشاردا وەخت و قامکەکان ناوی دەسیا وەردوێ و من حتا بمرم فرامۆشی ناکەم کە ئەو مناڵە چه زۆرێکی بوو لەو لەحزەی ترسە و چه قدرەتێکی پەیا کرد و ئەو ترسیە چه زۆرێکی دا. من تا ئەو ڕۆژەی بمرم ئەو لەختە نەفرامۆشەکەم، نەقابلە فرامۆشە بۆ من. وەلی من دائەنیشم ئەوێنم کەسانی لەم سەرزەمین ئێمە لە ژێر ناوە پاراستنە ژینگە، پاراستنە حیوانات، ئاژەڵ، سەگ و پشیلە و کەڵەکێوی و بەراز و ورچ و ئەمانە ڕۆحێکی ئینسانی گەورە خەریکن بە ئێمە ئەفرۆشن. بەڵام لە پڕێکا وەختی گوێ ئەگرم ئەوێنم شاشەیەم تەلەڤیزیۆنانە و نووسینەکانە سەر فەزای مەجازی و بگرە دیبەیتەکانە ئێمە ناگەهان کابرایە لە سانیەیەکە مەرگە 15 نەفەر وەسفەکە. خۆشکەکەم بە کۆڵمۆ بوو، بە کۆڵمۆ مردبوو، خۆشکەکەی ترم بە دەسمۆ بوو، بە دەسمۆ مردبوو. دایکم مناڵەکەی مردبوو گەرەکی بوو بەجێ بێڵێ، ژنێ مناڵەکەی فڕەدا. خەڵک پێنیا بەسەر پیرەمەرد و پیرە پیاگ و پیرە ژن و مناڵەکانە. سوالە گەورە ئەمەسە ئایا ئەم مەردمەتەکە ئەو مەردمە فەرقەکە؟ ئایا ئەمەی کە زریکەی هەڵەسێت بۆ مافە پشیلەیەک
وا پشیلەیەک دارێکی لێ ئەدەن ئەقیژێنێت و ئەم لەگراوە توخوا و بمرم و گیانم دەرهات یا بەرازەکەی ڕۆژی نەورۆز کاورا فیشەکێکی لێدا بوو و بەرازەکەی کوشت بوو و لە فەزای مەجازیە ئەم بەرازە بوو بە ماجەرایە تراژدیایە گەورەیە ئینسان دۆستان و ئاژەڵ دۆستانە کوردستان. بەڵام بەڕاحەتی لە کەنارە لەحەزاتە مەرگ وەزەجرە دەیان سەدان هەزاران گیانت تایبەت ئەگوزەرێن. من نەپێم وانییە بەو وەسفەی کە لە دادگاها هەڵەبجە کریا ڕۆژە 16 سێ ئەو قیامەتە بوو کە لە ئەدیانە ئیبراهیمیاوە بە تایبەتی لە دینی ئیسلامە بەحسی یەکری. ئەو ڕۆژەی وا کەس ناناسی، ئەو ڕۆژەی وا منداڵەکان لە سکە دایکیان ئەکەفن، ئەو ڕۆژەی وا دایکەکان مناڵەکان بەردەن، ئەو ڕۆژەی وا ئینسانەکان تاک و تەریا ئەون، ئەو ڕۆژەی وا ئینسانەکان و خانەوادەکان لە یەکتری جودا ئەکەونەوە، ئەو ڕۆژەی کە ڕۆژە حسابە، ئەو ڕۆژەی کە ڕۆژێ جوداکردنەوەی خاس لە خراوە. تەسویرێک بە تایبەتی کە لە ئایاتە قورعانیا ئەیوێنیت خەیلی شەبیهە بە ئەو ڕۆژەی 16 سێ لە هەڵەبجە. و ئەمما خەڵکە هەڵەبجەکەین، خەڵکە هەڵەبجە هەورامین، جافن، شارەزورین، نەوڕۆڵین، بەوڕۆڵین، دەڵەمەڕین، ڕێشاوین، تەوێڵەین، دیارەین، بەڵخین. شارەزور، شارەزور پێگەی تەمەدونە عەزیمە کوردی بووگە، پێگەی فەرمانڕەواویە کوردی بووگە و ئیمتدادە شارەزور تا ئەو پڕە ئەسفەهان و تا لای سیستان شارەزور بووگە. ئەم کانگاهە عەزیمە تەمەدونە کوردیە، ئەم چەکیدە و ئەسئۆسارەی میراتە هەزاران ساڵەی تەمەدونە کوردیە. بۆ ئینسانەکانی لە ساتێکە عاتفەیان فەرامۆش کرد، ئەخلاقیان نەما. گەینە چ وەختێک خوشکەکەی بە کۆڵی و مرد 3 ساڵی بوو عینە خیاڵینەوە، خوشکەکەی تری بە دەسی و مرد دەسی بەردا و هەر ئەڕووی. من فکر ناکەم ئەمانە دادەکەژاڵی حەمەنووری لە وەسفە خاتراتە خۆیە وتی هاتمە دەرە و جەماعەتە دی لە ئەسکەرە عێراقیم چاو پێکەوت ڕۆژە 16 سێ ڕوویمە ناوە خواردنم هاورد بۆیان وتم براکانە ئێمەیش ئەسکەر بووگن. تۆ بەرامبەر بە دوژمنە داگیرکەر سەرزەمینت ئەوەنە بەڕەحمی کە نەتوانی کە زۆریە سەربازت بە عەسی بوێنیت بڕی نانە خۆراکەکەی خۆت بێری بیدەی پێیان لە پڕێکە لە ساعەتێکە چه ئتفاقێکە کەفێ ئەم مردمە بازەدا بەسەر جنازەی یەکتری و بەسەر لەشە زیندوی یەکتریە چه ئتفاقێکە کەفێ. ئەگەر قاسم و وەیسی ئێژێ من ئەو دوو قامەکەم وا ئەو خۆشکەم بە مناڵی وا فشاریدا لە تاوی ترس وەخت و دوو قامەکەکانم بەهاڕێەوە حتا بمرم فرامۆشی ناکەم ئەو ترسە چ ترسێک بوو کە وەها زۆرێکی لە مناڵێکا دروست کرد. بۆ خۆ ئەوانەی هەڵەبجە ئامۆزاگ و پورزا و میمزا و دێزای ئێمەمانانن، یەکێکین، یەک تەربیەتین، یەک فەرهەنگین، یەک میراسە فەرهەنگین. بۆ بەلای جنازە بۆ بەسەر تەل لە جنازە هەنگاو ئەنێن و خاتراتە بچووک بچووکیانەوە بیرمان نایێتەوە و بیرمان نایێتەوە چۆن پێیەکەنی.
و بیرمان نایە تۆ چۆن ئەڕووی بەڕێوە، و بیرمان نایە تۆ کامە ئارزوو کامە خولیاوی بوو، و بیرمان نایە تۆ بازی مناڵەکانە ناوە کوچە چ بوو، و بیرمان نایە تۆ کە لە کامە خۆراک تەنەفورمان پەیا کرد، و بیرمان نایە تۆ لە کوێ قیم و ئەخلاقمان بەجێهێشت. من پێم وانییە نەک خەڵکە هەڵەبجە ئەکسەریەتە ئێمەمانان ئینسانەکانی جاران ماوین، میرات دارەکان فەرهەنگ عەزیمە کوردی ماوین، ئێمە قیامەتیانین. بۆ ئەم تعبیرە گەرەکمە مثالێک بدەم. ئینسانێک کە هەڵەسێت لە شارێکی بچووک ڕواتە ناو شارێکی گەورە، وەختی ئەکەوێتە ناوە محاسرەیە دەنگ و بۆق و ئیزدحام و ڕەنگ لە دوای ڕەنگ و تابلۆی ئیعلانات و شلوقیە مردم و قرم و قاڵە مردم لە حەزەی ئەوەڵ پێی خۆشە، بەڵام لە حەزاتە بەعدی و ڕۆژهایی داهاتوو ئەم ئینسانە خۆی نامپەکە، خۆی سڕ ئەکا، چون ئەم مەغزیە و ئەم ئیحساسیە و ئەم وجودیە ناکێشێت ئەم گشتە قەرەباڵغی و دەنگ و ڕەنگە جیاواز و قیافەی جیاواز و کارەساتە جیاواز و حەوادسە جیاواز و ڕووداوە جیاوازە جۆرا و جۆر، بۆیە ئەم ئینسانە خۆی نەمپەکە. تۆ لە ناو شارێکە ڕۆژانە لەوانەیە دەمەرگ بوێنی، ڕۆژە ئەوەڵ بەرامبەر بە مەرگ فرە حادسەیەکی عەجیب و غەریبە بوت. وەبیرم تێت لە مەحەلەیەکی لەندەنە لە واڵتەمستۆ لە مارکتەکەیە کارمە کرد، ساڵە 2001 بوو، جوانێکی 19 ساڵە بوو. لە پڕێکا لام کردو لە پشتە سەرما خەڵک جەم بووگان، تەماشام کرد پیرە پیاگێکی ئینگلیسی تۆزێ قەڵە و کوراسەکەی هەڵدریاگەسە و گۆشەی لە سکی کەوت، کەسە دەرسکێکی قەڵەوی بوو کەوتووە ناوە پای، لە قولە مشتیە 5 پوندیەک و هەنێم وردە هەس، 2 عەلاگە شتی سندگە سەوزە و خۆراکی و میوە واوە دەسیوە، پاڵی داگەسە قەی دیوارەکە و ملیلار بووگەسە و ئێوە خۆش مردوو. من کە ئەو سەحنەمەدی وەختێ تەماشای دەسیمە کرد و پوڵەکەی ناوی مشتی و خەریدەکە کردگیسی و مەزڵومیەتێکە لە ناوی قەرەباڵغێکی شارە لە ناوی بازاڕێکە، پاڵی داگە بە دیوارێکی سەردە و بەسەر زەمینێکی سەردا درێژکێشیاگە و لە ناوە شلوغێکە کە کەس نایناسێت و غەریبە لە ناوەم شلوقیە. لە پڕێکە ئەمرێ تەواوە وجودمی منقەلب کرد، ناخوداگاه لە چاومە فرمێسکە هاتە خوارەوە و بەرەخۆ من پێ نەیەگیریا، تەسویرە قولە مشتەکەی و پوڵەکەی ناوت دەسی و عەلاگەی خۆراکەکەی ناوت دەسی و ئەم مەرگە غەریبانەیە وەسەتە خیابانیە. متەوەجێی غوربەتی خۆمی کرد، من بۆ ئەو ناگریام، بۆ غوربەتە خۆمە کردیام، بۆ چارەنووسێک کە منیش چارەنووسە مەحتومم بوو لە بێکەسی و لە بێ وەزعیەتی و لە سەرگردانیا خوازانێ لە کوێی ئەم دنیا لە وەختە کامە کارە ئەم چاوانە ئیتر هەڵنایێت و ئەم هەناسە جارێکی تر نایێتە دەرەوە. لەختەهای زندگیە ئێمەمانان و لەحزەهای زندگی ئێمەمانان پڕن لە سەحنەهای ئاوا. لەم غوربەتستانە بریتانیا بەهۆی نەبوونە کەس و کار و دۆست و ڕەفیق و ئاغشتە نەبوونەتە کە مەسائلە گرا بەعزێ مەواقف فرمێسکەکان لە چاو ئەتۆرێن، ساڵها فرمێسکی بە چاوت نایەتە خوارەوە. لە پڕێکە ئەحساسەکەی لە ئینسانیەت دەرچووگی و شوێنە بەهانەیەکە ئەگەڕێی تۆزی فرمێسک بە چاوت بێتە خوارەوە، حەداقەل ئەحساس بکەی ئینسانیشی حەقەیەکەی شانێکە ئەلەرزێ دانەدانەیە فرمێسک بە چاوت تێتە خوارەوە.
ئەمان مەوت مەرسیەخانی نەبوو، ئەمان مەوت کزۆڵی و تەرەحم نەبوو، ئەمان مەکەورد لە حەزاتێکی سەختی لەتیفی عەواتف ئینسانی بوو کە لە وجودە تەکتەکە ئێمەمانانە بە هەدیەت دانریاگە و لە ناو تەمەدونە عەزیمە کوردیە پەروەردە کریاگە، گەورە کریاگەوە هات کەسە دەرەوە. چیان بە ئێمە کرد سڕ کریاین، چیان بە ئێمە کرد تاسیاین، چیان بە ئێمە کرد مەرگ بوو گەسە ڕقم بۆمان 1 و 2 و 3 و 4 و 5 چیان بە ئێمە کردگە لە حەزاتە گڕووگاڵ و پێکەنین و چاڵی گوپە خۆیش کە 2 ساڵەمان و بیرمان نایێتەوە. چیان پێمان کردگە لە کاتێکا بە هەموو دابوو دەستگای میدیایی خەریکن تەبلیغەکەن ئینسانەکانی کە عاشق سەگن و لە فراق سەگیانە ئەگرین و ئەسووتن و ئەنجومەنە حمایەتە لە ژیانە سەگ و پشیلە دروزەکەن، خەیلی ئینسانن، گۆشت ناخۆن، ڤەجیتەریەنن، ویگنن، مەحسوڵاتە حیوانی ناخۆن. لەم کەسافەتخانەی جنایەتکارانە جیهانە چۆن ئەمانە ئەتوانن دەم لە تافەتە ڕۆح بدەن؟ چۆن ئەتوانی ماجرای هەڵەبجە ببیسی و سکووتکەی؟ چۆن ئەگا بەگرا ئینسانیەتە تەکان ناخوا؟ چۆن ئەگەیتە ساتە وەختەکانێک کە ئینسان هایەک ئەوێنی گۆڕیاگن دوای 33 ساڵ دادگای هەڵەبجە خەریکە زامەکانیان ئەکولێنێتەوە، ئەیکولێنێتەوە تا زووخەکە بێتە دەرەوە، تا دەردەکە بێتە دەرەوە، تا ئەو خووە ئینسانیە کە لێیان دوور کەوتبوو و قیامەتیانن تا ئەم دەقیقە خەبەریان لە خۆیان نییە، خەبەریان لە عەواتفیان نییە، خەبەریان لە خۆشەویستەکانیان نییە، خەبەریان لە کەرامەتە خۆیان نییە. نەماگە ئەوە چوو تا بە ئیمڕۆواسە و خەبەر بینەوە کە ئەوە پەردەیەک لە قیامەت بوو، خودە قیامەت نەبوو کە تا بە ئیمڕۆ بەسەر ئێمە ئاماگەسۆ، تا بە ئیمڕۆ بەسەر ئێمە حاکمە. یەکێک لە تەلاشەکانە دادگای هەڵەبجە و دادگای قیامەتیانە هەڵەبجە ئەمەسە ئینسانە کوردی بواتەوە سەر ئەسالەتە خۆی، سەر خوویە بەر لە ڕۆژە قیامەتی، بەر لە مەرگی، بەر لەو ڕۆژەی کە حتا ڕۆژە حسابی نەهاتگە. ئەم ڕۆژە حسابە قەرار نییە هیچ وەخت بێت. و ئەمما ڕوویەکی تریم داستانە، ڕوویە ئەوەسە کە ئێمە چ دڵبەریەک مەشەیە تێمانە بوایە کە حەدە ئەقەل سەلاخێ بگری بە حاڵە خۆی کە دڵی بە ئێمەش باختەگە. نازانم لە وجودە ئەم جنایەتکارانەی زاڵە بەسەر ئومەتە کوردیە و مشخصەن لەم بەشی کوردەواری داگیرکریاگە لەلایەن کۆرپۆریشنە عێراقیوە چه اتفاقی کەوتگە کە حتا سەلاخ و جنایەتکارە وەکو پارتی و یەکێتی و ئەوانەی بەرەی کوردستانی و حرەکەتی ئیسلامی توانە عاشق بوونیشیان نییە کە حەدە ئەقەل بۆ ئەم سەرنوشتە مەحتومە خۆیانە، بۆ ئەم جنایەتکاریە مەحتومە خۆیانە لە ختێ فرمێسک بڕژێنن. چی لە ئێمە مەوجودەکە ئەوە دروست ناکە؟ جوانیمان نییە، زەریفیمان نییە، قێزەونین. چییە ئەو شتەی لە وجودە قەناریەکە کە سەلاخێک
وادارە بە گریانەکە بۆ چاڕی مەحتومە خۆی کە ناتوانێ عاشق بێ. حتمەن ئێمە قیامەتیانین، حتمەن ئێمە بەرامبەر بە خۆمان لە خۆمانە هیچ جوانیەکمان نێشتگەسەوە، نەمان نێشتگەسەوە، کە حتا ئەگەر تەرەف مقابڵ خۆشی سەلاخ بێ لە پڕێکا دڵ بەستەی ئەم جوانیە ئێمە بوێت. کوام مەچەکە قارەمانمان، کوا ئەو فەریادە کەرامەتمانە، کوا ئەو ئەواتفە ونبوومانە، کوا ئێمە ناتوانین زوان بدەین بە زامەکانمان، کوا ئێمە باز ئەدەین بەسەر جنازەکانی یەکتریە لەو ڕۆژەوە تا بە ئیمڕۆ. ئەوەی جوانی لە وجودە ئێمە بوو مراندیان و کۆچی کرد و ئێمە لەو لەختەی مەرگەساتە، لەو لەختەی قیامەتە ماگینەوە. وەختێک ئەبیسم لە زاری کەسانێکی تر و کە تێم قەزاوەتە سەتحیەکەن، ژێکاک پێمان چ ڕاحەت ناوی مەرگی دایک و باوک و خۆیشک و کەس و کارە خۆی تێرێت، چ ڕاحەت باز ئەدا بەسەر جنازەکانیە، چ ڕاحەت ئێژێ 185,000 ئەنفال، چ ڕاحەت توانیگەسی زندگی بکات دوای 2 ڕۆژ لە مەرگە دایک و باوکی، لە مەرگە خۆیشکەکەی وا لە پشتی بووگە، بە باوەشیەوە بووگە. بسیار قزاوەتێکی سەتحیە. ومن لە تەعقیبە جوابە ئەم سوعالە کە ئیشێ لە نێوانە هەڵەبجە تا جوانڕۆ، تا نەوسوو، تا پێنجوێن، تا مەریوان چه اتفاقی کەوتوێت کە بە فاصلەی 30 کیلومتر، 20 کیلومتر، 25 کیلومتر مردمی فکرکە مردمی بێ عاتفەس و مردمی فکرکە خۆی عاتفەیەس. چه اتفاقی کەوتگە؟ ئیلا ئەوەی کە ئەم مردمە ناگەهان لە چنان موسیبەتێکی گەورە قەرارەگرێ کە نەخۆی بۆ ئامادە کردگە و نە ئەی ناسێ و نە ئەزانێ چۆن ڕوبەڕووی ئەوێتەوە. ئەگەڕێمە سەرت ترسە مناڵێک وا چنان زۆرێ پەیاکە قامکە کوڕێکی گەورە وەختە بشکێنێت کەنیشک. ئەو ترسە کامە هێز ئەدا ئەو مناڵە بەو قودرەتە ئەزری کێنێ و زۆر تێتە ناوی دەسی. هەمان ترس لە ئەبعادە گەورەترا چی ئەخولقێنێت، چی دروست ئەکات. نەتیجێ ئەوێتە ئەوەی کە قیامەتیانێک دروست ئەوەن کە خویان نسبەت بە لەحزەیە پێشتر گۆڕیاگە و لەو سەحنە و لەو حادسە قەتیس ئەمێنێن هەتا هەتایە و ناتوانن بپەڕن لێ. بۆیە لە ئیدامەی جینوسایدە هەڵەبجە واجب بوو تەمامە ئەوانەی کە بە جۆری دەرگیر بوون لەگەڵ ئەو سەحنەها تەمامیان دووبارە بازیافت بکرێن و ڕێکاوەری بکرێن و تا بگەڕێنەوە سەر تەنزیمە ئەوڵە کارخانەی خۆیان. ئەم ئینسانە بەم مەرگەسات و ملیۆن شکنجە کە تێ ئەپەڕێت، بەم دەروازی جەهەنەم و بەم ڕۆژە قیامەتە کە تێ ئەپەڕێت، ئەم ئینسانە ئەو ئینسانە پێشوە نییە و نەماگە و کولەن فرە شتێکی لێگیریاگەسۆ کە ئیمڕۆ بۆی عادی بووگەسۆ.
و بتەبع ئەو بۆ ئێمەمانانیش عادی بووگەسەوە. بۆیە زوانمان ئەلکەنە ناتوانین قسە بکەین، بۆیە فکر ناکەین ئێمە مردمانێکی تەماشاییشین، مردمانێکی قەشەنگیشین، ئینسانیشین، بوونەوەرێکی قەشەنگین. تەمامە سەروەتە دنیا جەمکە ناتوانانی قامەکە ئینسانی دروستکە. لە حەزی لەبەرە ئاوێنە بنوارڕە بە خۆتا بزانە چیتە قەشەنگێکی، چ مەوجودە زەریفێکی، چی بە ئێمەمانان گوزەریاگە کە ئێمە خۆمانیشمان فەرامۆش کردگە، کە ئێمە ناتوانین گزارشیش بە خۆمان بدەین ئیلا ئەوەی کە یەک مەفهوم لە کوردەوارە دروست ئەکرێت کە مختەسە مەردمە کووردە وەنە هیچ کەسێکی تر لەم دنیا. ئەویش مەفهومە قیامەتیانە. زوان زمانێک گەشە ئەسێنێت کە مردمانێ بە مێژوویەکا تێ ئەپەڕن و بەڕووداوگەلێکی جۆرا و جۆرە دەرباز ئەبن و ڕوبەڕوو ئەونەوە و لە پڕێکە هەر کام لەمانە تایبەتمەندی خۆی ئەخولقێنێت. ئینسانەکان مەسیرە زندگیان ئەگۆڕێ، جامعەکان ئەگۆڕن، سەرزەمینەکان ئەگۆڕن، بۆیە زمانیش ئەگۆڕێت و زمان مەفاهیمێک تێرێت لە حەدە اتفاقاتێکە کەوتگە. خەڵکە ئێمە بەتایبەتی و بەتایبەتی تر بەشە کوردەوارە داگیرکریا گەلای کۆرپۆرێشنە عێراقی قیامەتیانن. هەروەها کە بەشەکانی تر جەهەنەمیانن، وەلێ ئەمانە متمەئینەن قیامەتیانن و متمەئینەن لەو لەحزەیە مەرگە ساتە گیریان کردگە وەلەو ڕۆژە قیامەتە گیریان کردگە و وێسیاگە. بۆیە دەرەنجامەکەی ئەمەسە جنایەتکار ئەتوانێ بەسەر جامعەی ئێمە حاکم بوێ و ئێمە بە ئاسانی لە کنارە جنایەتە ڕەت بووین و حتا سەلاخ نەتوانێ عاشق قەناریەک بوێت. هەر بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ کە ئەگوزەرێ و تێ ئەپەڕێ، من مسمم تر ئەوم تا ئەبعادە عەزیمە ئەم قیامەتیانە بدۆزمەوە، تایبەتترین پەدیدەیە عەسرە مۆدەرنە هدیەیە بەشەرە غەربی، سوڵتەیە ئەدیانە ئیبراهیمی و جودۆ کریستیانەتی، نظامە سوڵتەی جیهانی بەسەر ئوممەتە کوردی و سەرزەمینە کوردەوارە، تایبەتمەندیهایەک کە لە هیچ کوێیەکی تری ئەم دنیا تاقی نەبووە. ئەزانن لە کەیوە شەهامەت کۆچی کرد، لە ڕۆژە قیامەتەوە شەهامەت کۆچی کرد و میلەتێک خۆی بە قوربانی سەرکێشی خۆی زانی و خۆی محکومە بە مەرگ و فاجعەی وازانی و بۆ خاتری ئەوەی کە تکراری نەکاتەوە و ئەو ڕۆژە قیامەتە بەو گەرمیە نەوێنیت شانی پەن کردەوە تا قیامەتیان بمێنێت. مانەوەی لە قیامەتە بەرئەگرێ بە خوڵقەندنە قیامەت. ئەمە اتفاقێکە کە لە سەرزەمینە ئێمە کەوت و ئەمە بۆعدێکی عەزیمە کە لە دوای ئەم دادگانە خەریکە یەواش یەواش دەرەکەوێت و ئەمما سەلاخەکان و ئەمما جنایەتکاران. لە شعر ئەحمەدە شاملووە حتا سەلاخێک ئەتوانێ عاشقە قەنارێک بێت کە بە حاڵە خۆی زار زار بگریت. ئەو سەلاخە ئینسانە کە لە وجودیە ئەلا ڕقم جنایەتی کە ئەیکات و خوێنێک کە ئێڕژێنێت بۆ زندگی خۆی هەنووز بەشێکی عاتفی خۆشەویستیش هەست. داخم لە وجود ئێوە چ دەعبایەکن و ئەوەنە ئینسانیەت موجود نەبوو.
ئەوەنە وەختی ئەم گشتە جنایەتتانە کرد بۆ نانە خۆتان، ئەم گشتە جنایەتە و بەردەوامن تا ئەم دەقیقە. نازانم وجودە قێزەونە ئێوە بۆ خۆتان چ منفعەتێکی واتیە، چ منفعەتێک بۆ خۆتان ها، نەبوو جیهان، بۆ خۆتان. باوەڕ کە ئەو سەلاخەی کە لە شێعرش هاملووە توانی هەز بگریت بەوەی کە ناتوانێ عاشق بێت. خەیرە اتفاقێکی گەورەی ئینسانی تیا ئەکەوێ. داخم ئێوە چ دەعبایەکن کە هیچ اتفاقێکتان تیا ناکەوێ. ئەمە مقدمەی دیبەیتەکانە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە بوو. ئەزانم دێر وەخت بوو و ئەزانم ساتەکەی مناسب نەبوو، بەڵام من ئەم دادگا بەرگوزار ئەەکەم و ئیدامەی ئەدەم ئەم دادگاهە قیامەتیانە هەتا ئەو ڕۆژەی بتوانم ئەکسەریەت بە ئەندازەی تەوانە خۆم و ئاخێزە کوردەوار و یارانە ئاخێز و ڕۆڵە قارەمانەکانە ئەم سەرزەمینە ئەبعادە جۆرا و جۆرە ئەمە دەربێرم کە چی بە ئێمە ڕۆی کە ئێمە قیامەتیەن ماینەوە. بۆیە فەرق ناکات چ کاتێک بێت، 3 شەو بێ، 4 سوح بێ، 7 ئێوارە بێت، من ئەم دیبەیتانە بەردەوام ئەەکەم و حزورە ئێوەتەیە ئیدامەدار ئەوێت و هەر هەڵەبجەی ئێشێ ببێ بە دادگاهێک. ئەمە دروشمە ئەم دادگانەسە هەر هەڵەبجەیەک و دادگایەک، هەر کوردێک و دادگایەک. لا ئێوە